ڕازاندنەوەی دیارییەکان بۆ ڕۆژی ڤالانتاین لە هەرێمی کوردستان. هاوڵاتیان بۆ دەربڕینی خۆشەویستی لەم ڕۆژەدا بەم شێوەیە دیاری پێشکەشی یەکتر دەکەن. خۆشەویستان تەنها گوڵ ناکەنە دیاری. لە یەکێک لە دوکانەکانی گوڵفرۆشی لە هەولێر کەسێک بڕی $50,000 بە گوڵ دەورەدا و دەیەوێت بیکاتە دیاری بۆ خۆشەویستەکەی. کەسێکی دیکە سویچی ئۆتۆمبیلێکی مارسیدسی لە ناو چەپکێک گوڵ شاردووەتەوە و دەیەوێت لەم ڕۆژەدا سوپرایز بۆ خۆشەویستەکەی بکات. دیاری تا ئێستا لە لامان بی لەگەڵ ساڵانی ڕابردوو جیاوازێکی زۆری هەبی بڕی مەبلەغەکەی $50,000 دەکاتە 5 دەفتەر وەزای دەن و سویزێکی ماسیشمان لەلایە ئەویش دەکاتە دیاری. ئەمساڵ لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی کاریگەری لەسەر دەربڕینی خۆشەویستیش هەبووە. بەشێک لە گوڵفرۆشان ئەم ساڵ نیوەی ئەو بڕە گوڵیان هێناوەتە فرۆشگاکانیان کە ساڵانی ڕابردوو داوایان کردووە. ساڵ بەپێی بەبوونی موچە و ئەو شتانەوەکەنیە لە ساڵانی پێشووتر کەمترمان داوا کردووە. ساڵانی پێشووتر بۆ نمونە 8,000 10,000 12,000 سڵمان داواکرد، ئەم ساڵ 5,000 سڵمان داوا. بەپێی داتا جیهانیەکان پیاوان زۆرترین کڕیاری گوڵن. بە نزیکەی 73 کڕینی گوڵ لەم ڕۆژەدا لەلایەن پیاوانەوەیە. ڕۆژی ڤالانتاین ڕۆژێکی زۆر تایبەتە لەلای هەموو ئازیزێکمان. لەوانەیە ڕۆژی ڤالانتاین تایبەت نەبێ بەس بۆ نێوان دوو خۆشەویست. لەوانەیە زۆر تایبەت بێت لە نێوان خێزانەکاندا، لە نێوان دایک و باوک، لە نێوان خوشک و براکان زۆر تایبەت دەبێت بە بەخشینی دیاریەکی زۆر جوان لە بینتان و زیادکردنی پەیوەندی نێوانتان. دەچینە یەکێک لە نەمامگە حکومەکانی سلێمانی بەرپرسی بەشی جوانکاری لە نەمامگەکە دەڵێت بەرهەمهێنانی گوڵی جوانکاری توێچووی زۆرە، بۆیەوە بەرهێنانی تێدا ناکرێت. ئەتوانێت لێرە بەرهەم بهێنرێت، بەڵام بەڕاستی ئیمکانەتێکی باشەوێت لە بێتی پلاستیکی و مۆڵتیسپان و نازانم شتانیان ناکرێت بێت جەمەلۆنی گەورە بێ ئەبێت بە دۆنماتی گەورە لەبەر ئەوەی بتوانین بازار تێر بکەی مەساحەیەکی وا گەورە بەرسابێکە بتوانین بەردەوام بازار تێرکەی بەو گوڵانە و پێویستە بە جێگیرتنی پلەی گەرمایە و ڕووناچیە و شێیە بە ئەوی بتوانیت بازار تێرکەیت و لەو قەناعەتیان بەڵێ توانرێ بکرێت بەس تێچووکی باشەوێت. هەرێمی کوردستان ساڵانە بە نزیکەی 10 ملیۆن گوڵ و نەمام لە دەروەی وڵاتەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکات. ئەگەرچی پێشتر وەزارەتی کشتوکاڵ ڕایگەیاندبوو لە ئەم ساڵەوە گوڵ هاوردە ناکەن و خۆیان بەرهەمی دەهێنن، بەڵام بەپێی داتاکانی هەمان وەزارە ساڵ دوای ساڵ هاوردەکردنی گوڵ بۆ هەرێمی کوردستان زیاتر دەبێت.